لە ڕابەرایەتی ڕیفراندۆمەوە بۆ سوێن خواردن بە پاراستنی یەکپارچەیی خاکی عێراق ئامادەینەش باجێبش وەرگیر ئەمە بریارێکی تاریخیە مژوویە بەڕاستی ئاسانش نییە ئەو بە کۆڵێک مەلەفی گەندەڵیەوە چاوی لە پۆستی سەرۆک کۆماری عێراقا دەیەوێت ئەو پەرلەمانەی 6 ساڵ پێش ئێستا لەسەر گەندەڵی لە پۆستی وەزیری دارایی دووری خستەوە ئەم جارە پۆستی سەرۆک کۆماری پێ ببەخشێت. یەکێک بوو لە ڕابەرانی ڕیفراندۆمی سربەخۆیی هەرێمی کوردستان و عرابی پارچەکردنی عێراق بوو. ئێستا سوێن بۆ پاراستنی یەکپارچەیی خاکی عێراق دەخوات و کاندیدی سەرۆک کۆماری ئەو وڵاتەیە. هۆشیار زێباری یەکەم وەزیری دوای ڕوخانی ڕژێم کە لەسەر گەندەڵی دوور خرایەوە. هۆشیار زێباری کاندیدی پارتی دیموکراتی کوردستان پەدەکە بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق. لە ساڵی 1953 لە ئاکرێ لەدایک بووە، منداڵی لە مووسڵ بەسەر بردووە. باوکی ناوی مەحموود ئاغا زێباری و خاڵی مەسعود بارزانیە. ساڵی 1976 بڕوانامەی زانستە سیاسیەکانی زانکۆی ئوردون بەدەست هێناوە و بڕوانامەی ماستەری لە کۆمەڵناسیدا هێناوە. ئەندامی مەکتەبی سیاسی پەدەکەیە. زێباری خاوەنی هەردوو ڕەگەزنامەی عێراقی و بەریتانیە. لە ساڵی 2006 تا 2014 وەزیری دەرەوەی عێراق بووە. لە 18 تشرینی یەکەمی 2014 بوو بە وەزیری دارایی عێراق. لە 23 ئەیلولی 2016دا بەهۆی گەندەڵی و وەڵام نەدانەوەی پرسیارەکانی پەرلەمانی عێراقەوە لەلایەن پەرلەمانەوە متمانەی لێوەرگیرایەوە و لە پۆستەکەی دوورخرایەوە. لە بەرامبەردا هۆشیار زێباری تانەی لە بڕیاری دوورخستنەوەی لەلایەن پەرلەمانەوە ئاڕاستەی دادگای فیدرالی کرد. ڕۆژی 20 کانونی یەکەمی هەمان ساڵ عەبدولستار بەیرەقدار و وتەبێژی دەسەڵاتی دادوەری عێراق لە بەیاننامەیەکدا ئاشکرای کرد کە دادگا دوای پێداچوونەوە تانەی هۆشیار زێباری ڕەت کردوتەوە. ماوەی 10 ساڵی ڕەبق وەزیری دوو وەزارەتی سیادی عێراق بوو. جگە لە کۆتاییەکی شەرمەزاری بۆ خۆی و حزبەکەی هیچ دەستکەوتێکی بۆ گەلی کورد بەدەست نەهێنا تا ئێستا شەفاعەتی بەدەستهێنانی پۆستی سەرۆک کۆماری بۆ بکات. زێباری یەکەم وەزیری حکوومەتی عێراقی دوای ڕوخانی بەعسا کە لەسەر گەندەڵی و بەهەدەردانی سامانی وڵات لەلایەن پەرلەمانی عێراقەوە متمانەی لێوەرگیرایەوە. ئەمەش شوێنەواری خراپی لەسەر پێگە و ناوبانگی کورد لە بەغدا جێهێش. نعم ويعد مستقيلا من تاريخ قرار سحب الثقة. لە بەرگەی سێمی مادەی 68 دەستوری عێراقدا هاتووە کاندیدی پۆستی سەرۆک کۆمار پێویستە خاوەن ناوبانگێکی باش بێت، هەروەها گەواهی بۆ بدرێت کە دەستپاکە و ئاکاری ڕێکە و دادپەروەر و دڵسۆزی نیشتمانە. لە بەرگەی چوارەمی هەمان مادەدا هاتووە بە تاوانێکی ئابڕوبەر حکم نەدرابێت. ئێستا هۆشیار زێباری چاوی لەوەیە بچێتە کۆشکی سەلام و دەیەوێت سەرۆک کۆماری وڵاتێک بێت کە 5 ساڵ پێش ئێستا ڕابەرایەتی ڕیفراندۆمی دەکرد بۆ جیابوونەوە لەو وڵاتەی کە خۆی ئامادە کردووە سوێن بخوات بۆ پاراستنی یەکپارچەیی. دکتۆر ئیسماعیل نامی پسپۆڕی یاسایی لە نووسینێکدا بە ناونیشانی هۆشیار زێباری ناتوانێت خۆی کاندید بکات. ئاماژەی بە مەرجەکانی دەستوری عێراق کردووە بۆ ئەو پۆستە و نووسیوێتی. هۆشیار زێباری ئەو کاتەی وەزیری دارایی بوو لەسەر دەستپیسی و گەندەڵی و خراپ بەکارهێنانی دەسەڵات متمانەی لێسەندرایەوە. پشتبەست با ڕێکارەکانی پرساندن و متمانە لێسەندنەوەی دروستە بوترێت نە ناوبانگی باشە، نە دەستپاکە و نە ئاکاری ڕێکە و نەدادپەروەرە. ئایا دڵسۆزی نیشتمانە؟ هەروەها ئاماژەی بەوە کردووە ئەو یەکێک بوو لە ڕێبەرانی ڕیفراندۆم بە ئاشکرا داوای پارچەکردنی عێراقیە کرد، کەواتە یان ڕیفراندۆمەکە فشە بووە یان ئێستا ڕاز ناکات کە دەڵێت دڵسۆزی عێراقم. سەبارەت بە بەرگەی چوارەمی مادەی 68 دەستور ئیسماعیل نامیق نووسیوێتی ڕاستە ئەو حکم نەدراوە، بەڵام هۆکاری حکم نەدانی هاوکێشە سیاسیەکانی عێراقە. ئەگەر لە وڵاتی یاسادا بووینایە دەبوو کاک هۆشیار و زۆربەی بەرپرسەکانی دیکە لەبەر شاشەکانی کونجی زیندان سەیری دانیشتەکانی پەرلەمانیان بکردایە. مەسعود بارزانی سەرۆکی پەدەکە سوورە لەسەر کاندیدکردنی و بە پاڵپشت بەو ڕێکەوتنە نهێنیە پێشوەختەی لەگەڵ سوننەکان و ڕەوتی سەدردا کردوێتی. دەیەوێت هۆشیار زێباری خاڵی بباتە کۆشکی سەلام و بۆ یەکەم جار لە مێژووی عێراقی دوای ڕژێمی سەددامدا ئەو پۆستە وەربگرن. لە بەرامبەردا یەکێتی نیشتمانی کوردستان یانەکە ئەو پۆستە بە ئیستیحقاقی خۆی دەزانێت و لە کۆبوونەوەی 23 کانونی دووەمی سەرکردایەتی خۆیدا بڕیاریدا کە پشتگیری تەواو بکات بۆ سەرخستنی کاندیدی یەکێتی بۆ ئەو پۆستە کە دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵحە. ڕۆژی 25 کانونی دووەم دادگای باڵای فیدرالی تانەکانی لەسەر یەکەم دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕەت کردەوە و دانیشتنەکەی بە یاسایی و دەستوری لە قەڵەمدا، هەروەها هەڵپەساردنی کارەکانی سەرۆکایەتی پارلەمانی هەڵوەشاندەوە.
بەپێی بڕیارەکەی دادگای فیدرالی پەرلەمان دەتوانێت دەست بە تەواوکردنی ڕێکارە دەستوریەکانی هەڵبژاردننی سەرۆک کۆمار بکات و بەپێی دەستور دەبێت تا ڕۆژی 8 شوبات پەرلەمانی عێراق سەرۆک کۆمار هەڵبژێرێت. سەرکردایەتی یەنەکە ڕێکەوتنی پەدەکە و بەشێک لە لایەنە عێراقیەکانی بە بڕیارێکی تاگلایەنە ناوبرد و ڕایگەیەن. پەدەکە تاگڕەوانە و لە دەرەوەی ویست و ئیرادەی یەکڕیزی گەلی کورد و هێزە سیاسیەکانی کوردستان هەنگاوینەوە و ڕێکەوتنیان لەگەڵ هەندێک لایەنی سیاسی واژۆ کردووە و لە چوارچەوەی ئەو ڕێکەوتنیان کاندیدێکی خۆی بۆ پۆستی سەرۆک کۆمار پێشکەش کردووە. بە پێی ڕێکارە دەستوریەکان دەبێت تا ڕۆژی 8 شوبات پەرلەمانی عێراق سەرۆک کۆمار هەڵبژێرێت. ئەگەر پەرلەمان کاندیدبوونی هۆشیار زێباری ڕەت نەکاتەوە بەهۆی ئەو مەلەفانەی لەسەرەتی ئەوە یەنەکە بە کاندیدی بەرەم ساڵح و پەدەکە بە کاندیدی هۆشیار زێباری دەچنە هۆڵی پەرلەمانی عێراقەوە.